سلاوی خواتان لە بێ قوتابیان خۆشەویست من مامۆستا عەلی باپی ڕۆستایی لە کۆتا یونت لەگەڵتانم یونیتی هەفتەم کۆتا بابەتمان ريبورت سبيتش يعني indirect speech ريبورت سبيتش يعني كلام غير مباشر يعني واتا وتينا راستوخو وتينا راستوخو طبعا صار يا سامان هي يا سايكم دو موسيم لجوران كاري كان وكو يكن بلام يا ساي صارميان فرق شي هي كوات اگر هلا سرتاي يا سايكم جوران كاري كان تيبقين طبعا يا ساي دو موسيمش همان جوران كاري درستبي كذلين ريبورت سبيتش يعني اندايركت سبيتش وتينا راسو يعني جيرانوي قصيك كواتا اما تنها دوشتمان هي لرستي اگر رستيك ما رانا بردوبو ديغورين ديكين رابردو واگر رابردو بو ديكين رابردو تو يعني past perfect يعني اگر present بو ديكين past simple واگر past بو بخوي ديكين past perfect وهروها first person singular ديغورين لو third person singular او جوران كاري مان هي ياساي يكم ياساي دوم ياساي سيم السببين سر ياساي يكم كذلين ريبورت سبيتش يعني اندايركت سبيتش او جوران كارياني كبعام درست ابن لا ياساي يكم دوم سيم تارم سيم يكم ودوم سيم ام جوران كاريانا بونونا لدايركت سبيتش مثلا سمان هبو لدايركت سبيتش رستي اگر ديتت ايزي تدابو يان ام يان ار كدي كاين اندايركت سبيتش يعني وتينا راسو خولا ما كي دبي توزوير اما باس مانكر قوتمان رابردوي ايزو اميتيا ووزا ادي رابردوي اريتيا دبي تتس دبي توير كواتا اساو رانا بردو بو كرمان رابردو باش ادي جوزاري بخوي رابردو بو وزوير تدابو لنا ورستكي يعني لنا ورستا اگر وزوير تدابو لدايركت سبيتش كدي كاين اندايركت سبيتش دبيتت دبيت شوي سيم يوزويري تيا بينا اي بينا كش لخورا درس نابي دبي الا هذا شي لبيش بيتا وكو بيتا باست بيرفكت يعني دبيت هاد بين كواتا هر كاتا قديت مان لا ياسايكم دوام سيم از ام ارمان هبو لولام دغورين دكينا وزوير واجر هاتو وزويرنا ورسيدا هبو دكينا سيدا كينا هاد بين وهروها اواني ديكش لهيلبينج فيرب ك auxiliary verb يدغوتري ويان لا strong verb بون منا استهاف هازمان هي ديكين رابرو دبيت دبيت هاد ادي قرستك بخو هادي تدابو ديكين هاد او هذا ما لشينا بخوي هذاك باس بيرفكت يا شوي سيمي شهر هذا كوات دبيت هاد دو دز رابرو دبنت دد ادي قال رستي بخوي ددي تدابو دك دبيت دبيت هاد يعني هذا كمان لبيش زياد كر شوازي سيمي دو دزو ديتا دبيتا دن او بالنسبه helping verb be verb have لقى verb دو موديل verb كان يشهروا كلي كم روش كباس ما كر المقدميه كي رابردو كانت يكود شال should will would may might have to has to must هر شيء دبنا had to كوات او past perfect نيا تنها present هي دبيتا past جمال نبو برين had could had would او غلطه كواتا تنها لا دايركت سبيتش لا موديل فيرب كان رانا بردو دكينا رابردو تواو او بالنسبه اوكسيلري فيرب هر صار عائله كان فيرب بي فيرب دو موديل فيرب او صار انا قلت ما رسما رانا بردو دكينا رابردو جو دكينا رابردو توا باشا ادي جوزاري سترونج فيرب مان هبو هيلب او هيلبينج فيرب مان نبو بونمونا يسكدلين بلاي سترونج فيرب كديكين رابردو دبيت بلايد ادي قال نصبخو بلايد ما نهبو هيك هذه اللي بيش زياد كده بتهاد بلايد بلايد بيت هاد بلايد او زاري irregular verb معناه مثلا begin the speak began دويتا رابردو ادي قال لنا ورصبخوي began هبو رابردو هذا شيء اللي بيش زياده كاين او ذا كاين الشيء ويسمى كرمانه هاد شيء ويسمي began كواتا اي بيتا اي دو اي بيتوا يو اوج بالنسبه سترونج فيرب وهروها تازه باسي شماكر جوتمان السبجكت كانش دغورين او سبجكت كاني كديغورين لفيرست بيرسون سينجولار دي كان الثيرد بيرسون سينجولار لو تكا كدلين دايركت سبيتش مثلا من دليم من وانا كشرح دكموا كسي برامبر او شناري من ادي شي دلي او كواتا او فيرست بيرسون كلمانته ثيرد بيرسون سينجولار بون مولا لنا ورستي هر كاتك ايمان هبو او اي اتولا دايركت سبيتش كدا يقولي لو ان دايركت سبيتش
دەبیتە هی یانە شی ئەو هی و شی بە کەیفی خۆمان نییە ئەگە قسەکەرەکەمان کوڕ بوو دەڵێن هی ئەگە کچ بوو دەڵێن شی بەمەرجێک ئەگەر سەبجێکەکەمان ئای بوو ئەگەر وی بوو ویەکە دەگۆڕین دەیکەینە ذەی ئەم دەڵێم و یعنی ئێمە کە قسەکەی دەجێڕمەوە دەرێم ئەوان یو اعتیادیە یو دەتوانی بکەی ئای بکرێتە هی شی ذەی هەرێککاری لەگەر یوی بەکارهات ئەوە زۆر تەبیعیە بەڵام ئەگەر هاتوو لە ڕستەی بخۆی هی شی هەبوو ناگۆردەر هەوچ خۆیتە ذەیەکەش ناگۆردەر وش خۆیە یعنی کەواتە لە سەبجێکت ئەگە هیچ شیمان هەبوو لەگە ذەی ناگۆڕۆچ خۆی دەنووسینەوە کەواتە ئەو پەڕەیە زۆر مهمە ئاگدار بن ئەو پەڕەیە تازە ئێستا باسمان کرد گۆڕانکاریەکان ئەوە زۆر زۆر مهمە لە هەموو لە یاسای یەکەم دووەم سێم ئەو خشتەی بزانی کەواتە ریپۆرت سپیچی یاسای یەکەم و دووەم و سێم هیچ کێشەیەک نییە لێران ئێستا دێنە سەر یاسای یەکەم تطبیقی بکەین ڕستەیەکمان هەیە مەسەلەن شێوازی یاساکەی کووە بەو شێوازی دەنووسی مەسەلەن بەخۆی مامۆستا ناوەکە دەداتێ لە ناو ڕستەی ناوەکی تێدایە ئەوجا ناوە ڕاناوە پیشەیە ئەعتیادی هەر کەسەکە دوای ئەوانش تێدایە دەبی بەڕابردووبی ئاگدار بە چکە گوتمان ریپۆرت سپیچ یعنی جێرانەوەی قسە کە ئەتو قسەی کەسەکە جێراوە بۆ ڕابردوو بۆ ماڵی ئێستا ئەوە نابرین سێ دەبرێن سێد نابرین فیل دەبرین فێڵت thought نابرێت think agreed نابرێت agree explained نابرێت explain چکە ساڵی وا هەبووە ڕستەکە بە تەواوەتی کردیا indirect speech report speech بەڵام ئەوانەی نەکردە ڕابردوو کەواتە غەڵەتە ذاتەکەشی لەگەدایە کەواتە هەتا ئێرە مامۆستا دەداتێ ئێرانە ئەوە هیچ کێشەمانیە بەڵام ئەوان گوتمان بە ڕابردوونە ئەوەی ئیشی تۆ چییە تەماشای سەبجێتەکە یەکەین وەکو تازە باسمان کرد سەبجێتەکان دەگۆڕین ئەگە ئای بوو ئەتو دەکەی هی وشی ئەگە وی بوو دەکەینە ذەی ئەگە یو بوو بەکەی ئای هی شی ذەی هی مشکلەمانیە بەڵام ئەگەر هیچی بوو ذەی بوو ناگۆڕوەچ خۆی دەنووسیوە ئەوە یەک دوو تەماشای فرمانەکانەکەین تازە باسمان کرد ئەگە فرمانمان ڕانە بردوو بوو دەیکەینە ڕابردوو مەسەلەن ئیز و ئام بوو دەکەینە وۆس ئەگە ئار بوو دەکەینە وێر ئەگە هاو و هاز بوو دەکەینە هات باشە ئەگە پلەی بوو دەکەینە پلەیت سترۆنگ ڤێرب مەسەلەن تازە باسمان بیگین دەکەینە چ دەکەینە بیگان بەڵام ئەدیگە ڕستەکەمان ئەوزاری بە خۆی ڕابردوو بوو دەیکەینە ڕابردووی تەواو ڕابردووی تەواو چێ دەڵێ مامۆستا هادەشی لە پێش زیاد دەکەین و فرمانەکەش دەگۆڕین دەکەینە شێوەی سێم بۆ نمونە ئەگەر وۆز بوو وۆز وێر بوو دەکەینە هاد بین تازە لە خشتەکەی باسمان کرد ئەگە بەخۆی هادی تێدا بوو دەرێن هاد هاد ئەگەر وشەیەک بوو سترۆنگ ڤێرب مەسەلەن پلەید بوو ئەمە دەکەینە هاد پلەید ئەگە بیگان بوو دەکەینە هاد بیگان کەواتە ئەوە کۆی ریپۆرت سپیچ لە یاسایەکەم بەو شێوازەیە نمونەیەکی دەینەوە دەڵێن چ we are studying English باشە ئێستا سەبجێکەکەمان ویە دوای verb to be are تێدایە ئەو دیکەش کۆمپلیمێنتە کەواتە ئەمە ئیشمان بەس بەو دوێیە use دەڵێت چ بەکاربینە دانا سێدا تازە بەخۆ باسمان گوتمان مامۆستا دەداتێ ناوەکەمان چێیە دانایە چی لەگەر بەکارینایە سێت دوایەتی بەکارینە ذات ئەوی کردیتە چێ تەواوکە تەواوکەرەکە عایدی تووە گوتمان لە چێ دەڕادەست پێکەین لە سەبجێکتی باشە سەبجێکتەکەمان چێ بوو گوتمان دانا سێت دات ئەوە نووسیمانەوە دانا سێت داتەکەمان نووسیەوە گەینە سەبجێکتی لێرانە باس دەکەین سەبجێکتەکەمان چێیە ویە لە خشتەکەی باسمان گوتمان هەر کاتێک ویمان هەبوو دەیگۆڕین دەکەینە چێ دەکەینە ذەی ئەوە ویمان کردە ذەی گەیشتینە فرمانی فرمانەکەمان ئارە ئارەکە ڕانە بردووە ڕابردووی ئاری چییە دەبیتە وێر ئەوە ذەی وێر ئەوی دیکەش کۆمپلیمنت ستادی ئینگلیش ستادی ئینگلیشەکە وچ خۆ دەنووسیوە ئەوە ڕێبکردمانە ریپۆرت سپیچ کەواتە ئێستا ئەوە دایرێکت سپیچە ئەوە ئیندایرێکت سپیچە یعنی وتەی ئەوە ڕاستەوخۆ ئەوە ناڕاستەوخۆ داناسێدا ذەی وێر ستادی ئینگلیش ئەوە بەنسبەت ڕستەی یەکەم ڕستەی دووەم I love کوردستان ئەوە چێ دەڵێ لانا ئەکسپلەینتدا دەرێ لانا بۆ ئێمە ڕوون کردەوە کاو دەڵێ من کوردستانم خۆش دەوێت باشە ئێستا گوتمان چێ مامۆستا ناوەکە دەداتێ ئەوە لانا ئەکسپلەینت ذاتەکە تایرە نووسی ئەوە اعتیادی هینیامانە خوارێ گوتمان لە سەبجێکتی لێرە ئیشی مەیە سەبجێکتەکەمان چێیە ئایا مادەم ئایا لاناش کچە دەڵێن چێ دەڵێن شی تازە باسمان گوتمان ئای دەبیتە هی شی بەڵام حەسەب ناوەکەی مادەم کچە دەرێن شی ئەگەر ئەحمەد بای دەمانگۆ هی باشە ئەوە گوتمان ئایمان کردە چێ کردمانە شی ڕابردووی ڵەڤی چییە loved یەک ئیدی پێوان نووسین کوردستانەکەشش خۆ دەینووسێ کەواتە ئەوە دایرێکت سپیچە ئەوە بۆ ئیندایرێکت سپیچ
ئەو گۆڕانکاری لەو ڕستەیمان کرد تەنها دوو شت بوون سەبجەکتمان گۆڕی لەگەڵ ڤێربی هیچی تکە ناکەی ئەوە بووە indirect speech ڕستەیەک کەمانێ دەری I can drive من دەتوانم سیارە لێ بخڕم کەواتە ئێستا مۆدڵ ڤێربی تێدایە لەیلا said that لەیلا said thatەکەی گوتمان و چ خۆ دەینە خوارێ ئەوە گوتمان لە سەبجەکتیدا پێکەین سەبجەکتمان ئایەکەمان کردە چێ شی ڕابردووی کانی چییە دەبیتە کود خلاص ئەو دیکەش خۆ دەنووسیوە یعنی ڕانەبردوومان کردە ڕابردوو ئەگەر ڕابردووش بی ئێستا دەیکەینە ڕابردووی تەواو بۆ نمونە ئێستا تەماشاکەن ئەوە دەڵێ I came to have a cup of tea چی تێدایە کەیم چییە ڕابردووە دەڵێ مامۆستا مادەم ڕابردووە دەبی ئەو ڕستەی بکەینە ڕابردووی تەواو ڕابردووی تەواویش چییە دەبی هادەش لە پێش زیاد بکەین وە شێوەی سێمی کەمی چیە دەرێ کەم کەیم دیسان دەبیتەوە کەم ئەیەکە دەبیتەوە ئەو دیکەش وەچی خۆت دەنووسیەوە کۆمپلیمێنتە سالار سێت دەڵێن سالار سێت داتەکەمان وەچ خۆتی ناس خوارێتە ئێرانە لێرە دەینەوە سەر سەبجەکتی سەبجەکتمان چیە ئایا مادەم ئایا سالاریش کوڕە کرمانە چێ هی باشە کەیم ڕابردووە یان نا بەڵێ ڕابردووە یعنی پاستا مادەم پاسە دەکەینە بچێ پاس پێرفێکت یعنی هادی لۆ زیاد دەکەین کەواتە هادمان لۆ زیاد کرد شێوەی سێمی کەیمی چییە کەمە دەرێ هات کەم چیدی کەماوە to have a cup of tea ئەوە بووە چێ بۆ direct speech ئەو جارێ شێوازی هەڵبژاردنمان هەیە هەندێک پرسیار لەسەر شێوازی هەڵبژاردن حەل بکەین دەڵێ the restaurant isn't very good ئاگدار بە isn't تێدایە ئەو ڕستەکە ڕانەبردووە ئەمەش دەکەینە ڕابردوو ئەو جا ئەگە ئەرێ بوو بە ئەرێ حەلەکەی بە نەرێ بوو بە نەرێ حەلەکەی کەوا دەڵێن چێ زانا thought that باشە زانا thought thatەکە لۆ هەر ساران لۆ A B C D باشە بابزانین زانا thought that the restaurant subjectە the restaurant subjectە the restaurant subjectە the restaurantەکە subjectە هینامانە خوارێ بەڵام ئەوە لێ چی لۆ زیاد کردیە if غەڵەتە لۆ چکە گوتمان هێشتا باسمان نەکردیە لە یاسای دووەم بستەیم ئینشاءڵڵا باسەکەین ئەگەر ڕستەکەمان پرسیاری بوو ئەو جا ئیفی لۆ زیادەکەین یانە ئیفی لۆ زیادەکەین یان وێدا یان دەبلوێچەکان بەڵام ئەو ڕستەی دەبینین پرسیاری نییە مادەم پرسیاری لەبێ و خۆتی بنووسیوە کەواتەوە غەڵەتە دوو ئەوە چی لۆ زیاد کردێ وێن هیچ وێنی تێدا نییە کەواتە ئەوەش غەڵەتە باشە دوو ماوە ئەو دوانە دەڵێن چێ ڕابردووی ئیزنتی وۆزنتە یانە هادنتە دڵی مامۆستا هادنت نییە ئەگەر هاف باە هاوند با دەمان کردە هادن بەڵام ڕابردووی ئیزنتی چیە وۆزنتەکەوتە وەڵا ڕاستەکەمان چییە ئەی ڕاستە کەواتە بیەکەش غەڵەتە we must ئەمە لە یەکەم ڕۆژی introduction باسمان کرد مقدمەیەک باسمان کرد لە مۆدڵ ڤێربەکان گوتمان چۆنیەتی گۆڕینی مۆدڵ ڤێربەکان لە ڕانەبردوو لەو ڕابردوو یەک لەوانە چ بوو مەست بوو بیزانە داخۆ مەست دەبیتە چ ڕابردووی مەست باشە دەرێ we must go to the doctor use Jack agreed that باش Jack agreed thatەکە گوتمان لۆ هەر چارانە ABCD نووسیتیۆ جاری وا هەیە ئەو Jack agreed that بەس لەو پرسیارەکەی دەنووسیتەوە جاری واش هەیە لە ناو وەڵامەکەش دەنووسیتەوە اعتیادیە باشە ئێستا من گوتمان مەست دەبی گوتمان سەبجەکتەکەی بگۆڕین وی دەبیتە چێ وی دەبیتە دەی یاڵە وی کردە دەی دەرین نەخێر مامۆستا و غەڵەتە کەواتە ویەکە نەکرایتە دەی باشە ئەوەش دیەکەش نەکرایتە دەی کەواتە ئەوەش غەڵەتە دوو ماوە ئەوە دەیە ئەوەش دەیە کەواتە ئەو دوومان ڕاستە بەڵام ئایا ڕابردووی مەستی هافتووە یان نەهاتووە کەواتە ڕابردووی گوتمان مەست و هافتوو هاستووی دەبیتە هاتوو کەواتەوە غەڵەتە وەڵامە ڕاستەکەمان چییە دەرێ they had to go to the doctor وەڵامە ڕاستەکەمان چییە بیە چونکە ڕابردووی مەستی چییە هاتووە I did my homework use لانا said لانا said دەکە گوتمان دیسان لە هەر چارانە نووسیتووە گوتمان ئایەکە دەکەینە چێ دەکەیتە شی لە شیەکەی بەکارهینایە لێرانە یەکسەر ئیفی بەکارهینایە غەڵەتە گوتمان کەینە ئیف بەکاردە ئیف وێدەر ئەگەر پرسیاری بۆ ئۆڕستەکە پرسیاری نیە لەوە ئێوە غەڵەتە کەواتە ئەو سەیانە ممانەوە گوتمان ڕابردووی ددی بەخۆی ئەوە ڕابردووە دت مادەم ڕابردووە دت دەبی بکەینە ڕابردووی تەواو ڕابردووی تەواوش دەبی بکەیە هات کە کرمانە هات ددەکەش دەکەی شێوەی سەیمی دیدی چییە دەبیتە دەن کەواتە ئەو نووسی هاز ئەو غەڵەتە ئەوی دیکە نووسیتی چێ شی هاتوو ئەمە خۆ هافتوو مەستمان نییە بیکەینە هاتوو کەواتە وەڵامە ڕاستەکەمان هادەکەمان لۆ زیاد کرد شێوازی سەیمی دەکەش دەبیتە چێ دەبیتە دەن وەڵامە ڕاستەکەمان سیە
کۆتا پرسیارمان دیار پرسیاری کەشمایە پرسیاری چارەمیشمایە دەڵێن چێ we are selling electronic equipment the seller added باشە ئێستا سەبجێکتمان چییە ویە فرمانەکەش چییە ئار ڕانەبردو دەکەینە ڕابردوو کەواتە ئەوە وی نەیکردیتە دەی کەواتە ئەوانە غەڵەتن لۆ چکە هەمووی وی وچ خۆی مستووە بەڵام چماوە وی بوویتە دەی تەواوە ڕابردووی ئاڕیش چیە وێرە ئەم دیکە وچ خۆی نایەت کەواتە وەڵام ڕاستەکەمان چییە وەڵام ڕاستەکەمان دیە دەینە سەر پرسیاری دیکە دوو پرسیاری دیکەشمایە ئەوانەش حەل بکەین دەرێ وی فێرست بیگانەکە ئاگادار بە ڕابردووە بخۆی بیگان مادەم ڕابردووە دەڵێ ماوەم سەدەی بکەینە ڕابردووی تەواو ڕابردووی تاش چییە دەبی هادەچی لە پێش زیاد بکەین کە هادمان لە پێش زیاد کرد شێواز سێمی بیگانی چێ دەبیتە بیگان دەبیتە یو ئەو ئێ دەبیتە یو کەوات دەبیتە هاد بیگان we first began broadcasting back in the 1990s she said that they ئێستا یەککردە they تەواوە بابزین چێ دەڵێت first begin نەیکردە ڕابردووی تەواو ئەو یەکسەر کردە شێوازی سێم بێ ئەوەی هاد و هاو و هازی لە پێش زیاد بکات ئەوە دەڵێت first begined ئەوە هەر غەڵەتە لۆ چکە گوتمان ئەوە irregular verb irregular verb قەت ئیدی لۆ زیاد ناکرێ کەواتە وەڵام ڕاستەکەمان سیە لۆ چکە ڕابردووە دەکەین ڕابردوویتەوە ڕابردووەش گوتمان هادی لۆ زیاد دەکەین شێوازی سێمی بیگینی چێ بیگان ببیتە یو کەواتە وەڵامەکەمان ڕاستە ئەو فێرستەش مشکلەمان نییە فێرستەکە لە سەرەتاوی لە ناوەندی ئاعتیادیە ئەوە هیچ کێشەمان نییە Number 6 then she explained that their situation blanked a lot of films and also mixture of programming on Kurdish matter. ئێستا پرسیاری شەشەم ڕستەیەکی هینایتووە ئەمە کوب زین ئەو ریپۆرت سپیچە یەکسەر دەزین دەڵێ مامۆستا سەبجێکتی دا دوای explained ها said that thought that agreed that explained that ئەوانە هەموو دەبیتە ریپۆرت سپیچ indirect speech کەواتە ئەگە لێرانە ڕابردووەکی تێدا بوو دەڵێ مامۆستا ڕاستە ئەگەر ڕابردووی تەواویشی تێدا بوو هات پلس verb pp ئەویش تەواوە کەواتە لە وەڵامی چکەمە گوتمان ڕستەیان دەبی ڕانەبردی بکەینە ڕابردوو یان ڕابردی بکەین ڕابردووەوە کەواتە وەڵامی ڕیپۆرت سپیشی چییە تەنها ڕابردوومانەیە لەگە ڕابردووی تەواو باشە ئەوە شەو چییە ڕانەبردووە هازەکەش دیسان هەر ڕانەبردووە کەواتە دەڵێت چێ تو شەود لەگە توی قەت ئیدی نایە کەواتە وەڵام ڕاستەکەمان چییە سیە ڕابردووی شەو چێ دەبیتە شەود کەواتە وەڵامە ڕاستەکەمان سیە ئەوە بەنسبەت یاسای یەکەم لە ریپۆرت سپیچ بابە یاسای یەکەم کۆتایی پێهات لە ریپۆرت سپیچ ئەو گۆڕانکاریانی تازە باسمان کرد هەمان گۆڕانکاریش لە یاسای دووەم و سێمیش دەست پێەکەین بەڵام ئەوان پرسیاری نەئاگدار بە چاوتانە سەر ڤیدیۆکان بی ئینشاءالله تاوەکو بەتەسەسول گشت ریپۆرت سپیچەکان شەرح بکەینەوە تاوەکو ڤیدیۆیەکی تر و وانەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ